کاتیەوە یەکەمێک سەرکەشی بکەین بە هێواشی داغڵەوین بەڵام وانە دەرنەچین باشتر وایە دابەزم کەمێک سێری شوێنەکە بکەم لەبەرەوەی بە تەنیام پێویستەکە دڵنیا بمەوە لە شوێنەکە جارێکی تر بزانم چ ڕێگریەک هەیە بە پێی ئەوەی پایەکەم نەخشەکەی دواوی ڕەش بۆ تۆ پێش و دیارە هیچ ناکە هەبێ کێشەیەک هەبێ دەبڵەکسلیشمان ڕاکێشا فڕویلە دڵی خەلێکی میکانیکی یان شتێک نەشکرا بێ دواوی لەو چاڵەیە بە سەلامەتیاتمە دەرەوە سێری ئۆتۆمبیلەکەمم کرد پایەکەی دواوە تەواو ڕەش ببووە واتە هیچ پیسێکی پێوە نەمابوو بەڵام پێشەوە بەفر و قوڕێکی پێوە مابوو کامە ژۆیە گەیاند کە بە دڵنیاییەوە ئەکسلی پێشەوە لە دوو ئەگەرایە یان دەبڵ ئەکسل ڕانەکێشراوە یاخود ئەکسلی پێشەوە شکاوە من ئەکسلی پێشەوەم شکاوە چۆ دڵنیا بووم لەوەی کە کردمە 4x4 دوای ئەوەی کە جوانتر سێری ئۆتۆمبیلەکەم کرد بینیم ئەلێرەیە لەم چکنێتە ئەمە پێوترێت چکنێت کە ئەکسلی پێشەوە قوفڵەکات چاورێکی زۆری لاتوتە دەرەوە بە دڵنیام لۆی کە چکنێتەکە شکاو و یعنی ئەکسلەکەی پێشەوەم ئیش ناکە با بڕێمە شوێنی دواترمان بنیاد و پێکاتەی جیۆلۆجی هەر ناوچەیەک کاریگەری بەرچاوی دەبێت لەسەر شێوە جیۆمۆرفیەکان و هەروەها بەرزی و نزمی ڕووی زەوی و لێژی و ئاراستەی لێژی و جۆری خاکەکەی ئەمەش کار دەکاتە سەر جۆر و دابەشبوونی ڕووەکی سروشتی لە ڕووی جۆر و پێکاتە و ئاراستەیان و بوونی شکان و چەمانەوەی ڕووچاڵ و قۆقس ئەم شوێنە جوگرافیە بەجیا لەوەی کە دیمەنێکی دڕفێن و سروشتێکی شاخاوی و جوانی هەیە کاریگەریەکی بەرچاوی هەیە لەسەر دروستبوون و گەشەی هەمە جۆری ڕۆکە سروشتەکان هەر بۆیە پێویستە ئێرە بکرێ بە پارێزراوێکی سروشتی چونکە سروشتێکی زۆر دەوڵەمەندە بە ئاژەڵی کێوی و ڕۆکی سروشتی و باڵندەکان ناوچەکە دابەش دەبێت بۆ چەند پشتێنەیەکی ڕۆکی سروشتی دارستانەکان ئەو کۆمەڵە ڕووکیانە دەگرێتەوە کە ڕۆکی تەختە و داری چڕیان تێدایە ئەوانیان کە بەرزیان کەمە بەدەوە ناو دەبرێت جۆر و چڕیان بە گوێرەی هۆکارە سروشتی و مرۆییەکان دەگۆڕێت و چەندین جۆری داری سروشتی لە دارستانەکانی ناوچەکە بوونیان هەیە کە سوودی ئابووری و تەندروستی و خۆراکیان هەیە داری بەڕوو زۆرترین ژماری هەیە لە دارستانی ناوچەکە دوای ئەویش داری مازوو دارەبەن و گۆیژ و ترش و ڕۆکی تری سروشتی کە لە ناوچەکەدا بوونی هەیە
پێما پێێرە شوێنێکی زۆر گونجاوە بۆ شەومانەوەکەم و شوێنی خێمەکەم لێرە بێت بەڵام بەپێی پێشبینەکانی کەشوهەوا کە ڕەنگە سبەینێ بەفرێکی باش ببارێ هەر بۆیە لە بینی ئەم دارانە توانم هەم لە هەوا پارێزراو بم هەمیش سەرمای کەمتری گرێتەوە کاتە پێویستەکانی تر لێرە خێمەکەم دانێم و ئاگرێکی باش بکەم و ئامادەکاری بکەم بۆ شەو بێگومان کاتێک باز دێتە سەر ئەفسانە و گێڕانەوەکانی باوانمان لەسەر ئەو ڕوودا و دیاردانی کە لە ڕابردووە ڕوویاوە چەندین ڕاو بۆ چوونی جیاوازێ بەنمونە ئەگەڕنەوە کە کاتی خۆی لە دێر زەمان لەسەر لووتکەی شاخی یاسنگەران چەندین جۆر پێداویستی جەنگی و بەرگریان دۆزیوەتۆکو تیر و ڕم و پێداویستەکانی تری جەنگ وەی گێڕانەوەکی تریش هەیە ئەڵێن کە کاتێک عوسمانیەکان هاتوونەتە ناوچەکە لەسەر دەستی خەڵکی ناوچەکە زەبرێکی زۆریان پێگەێنراوە ئەمانە هەمووی چەند گێڕانەوەیەکن کە لە خەڵکی دێکەوە بیستومن بەڵام لە دوای بەدادەچوونم بۆ ئەم بابەتانە هیچ بەڵگەیەکی مێژوویم لەسەر نەدۆزیەوە بەڵام ناشتوانین لە هەمان کاتە بڵێن ئەم شتانە ڕاست نییە چونکە دوجار ئەم ئەفسانانە بوون بە بەشێک لە کللتور و گێڕانەوەکانمان لە ڕابردووە هەرچی سەبارەت بە ناوی شاخ یاسنگەرانە کە ئایا بۆچیم شاخە ناوینداوە ئاسنگەران لە زۆر تۆمار و بەڵگە مێژوویە گەڕام بەڵام هیچ لە هیچ تۆمارێکە ناوی نەهاتووە کە ئاسنگەران بۆچی ئەم ناوی لێنراوە بەڵام شتێکی سەیرم بەدی کرد لە ناوچەکە کە خەڵکی دێکە ئەمەیان پێوتم ئەم بەردانەی کە پێمە لە ڕووی قەبارە و کێشیەوە ئەگەر بەردێکی تری هاوشێوە بێنی ئەم قورسترە ئەم بەردانی ئەم ناوچەیە و پێم وایە ئەگەر شارەزانی جیۆلۆجی لە کۆڵینەوەی لەسەرکەن ڕەنگە مە ئاسنی خام بێت و هەر پێچێ ئەمەش بێکە وای کردووە ناویان ناوە شاخ یاسنگەران چونکە بە ڕێژەیەکی زۆر لەم جۆرە بەردانە بەدیەکەیت نەخشەی تۆپۆگرافی شاخەکەم پێ و پێویستەکە بەر لە چوونم بۆ لووتکە دڵنیا بمەوە لە تەواوی زانیاریەکانم کە پێشوەختە ئامادەکاریم کردووە زستانە و بایەکەی زۆرە شاخ یاسنگەران بەرزەکەی 1891 مەترە ئەکەوێتە نێوان چۆخماخ و یاخسەمەر و مالومە و ڕەڕەوی هاتنم سەرەتا من لە چۆخماخەوە هاتم بەڕێکەوتم مەسافەیەکی زۆر تا گەیشتمە خاڵێک لە نێوان یاخسەمەر و چۆخماخەوە بێگومانم شاخە هەموو شاخێکیش چەندین ڕاڕەوی هەیە بەپێی ئاستی بەرزی و نزمیەکەی ئەگۆڕێت ئێمە بڕیارماننا لە ڕێ سەختەکەیەوە سەرکەوین تاوەکو دیمەنێکی جوانتر بۆیە بگوازینەوە ئەم شاخە چوار ڕاڕەوی سەرکەوتنی هەیە ئێمە لەم ڕاڕەوە سەرەکەوین کاکەوێتە نێوان چۆخماخ و یاخسەمەرەوە و شاخ یاسنگەران ئەکەوێتە هێڵی پانی 35 پلە و 49 چرکە و هێڵی درێژی 45 پلە و 16 چرکە دایم ئاماژەم بۆ کردو کە پێویستەکە بەر لە چوونت دڵنیابیتەوە لە نەخشەی تۆپۆگرافی شاخەکە و هەموو زانیاریەکانت لە بەرچاو بێت لەکوێ ئەڕۆیت و چۆنی ژەگەڕێیتەوە قەزای شارباژێر دەکەوێتە هەرێمی شاخە بڵند و پێچئاڵۆزەکان کە شاخەکانی بە سەختی و بوونی پێچ و لووتکە و نشێوی دامێنەکانی ناسراون ناوچە شاخاویەکان بە شێوەیەکی گشتی بەوە ناسراون کە ناوچەیەکی هێمن و پاکن و دوورن لە سەرچاوەکانی پیسبوونی ژینگە
چونکە ژمارەی دانیشتوان تیاندا کەمە و دەستی مرۆڤ بە کەمی پێیگەیشتووە. لەبەرەوەی ناوچەیەکی شاخاوی ئاڵۆزە لە نێوان شاخەکان و لووتکە بەرزەکاندا دۆڵی تەسک و لاکێشەی دروست بوون. ژمارەیەکی زۆر دۆڵ لە ناوچەکەدا بوونی هەیە. سەبارەت بە دەژ لە ناوچەکەدا بەهۆی سەختی شاخەکان و نەبوونی پانتاییە گوای کردووە هیچ دەشتێک دروست نەبووە. لەگەڵ هاتنت بۆ شاخ پێویستە کات دڵنیا بیتەوە لە قەراغی شاخەکە هیچ کات نزیک مەبنەوە، چونکە ئەگەری هەیە ئەوە بەشێک نەبێت لە شاخەکە و بەفری کەڵەکە بوو بێت. تا ئێرە بەشێکە لە شاخەکە بەڵام دڵنیا نیم لەوە، بۆیە من بەم ئاراستەیە تێ ناپەڕم. لێرەوە ڕۆم ببینی ئەم دوودارە. ئەمە سەلامەتترە هەچەند ڕێکی ناخۆشە، بەڵام ئێرە باشترێکە. پێویستەکە بە دوای شوێن دەستا بگەڕێن تا بتوانم لێرە سەرکەم و دڵنیا بمەوە لەوەی کە بەردەکە جوڵاو نییە. زۆر باشە. بەرزایەکان لەو فاکتەرە گرنگانن کە کاریگەری زۆریان هەیە لەسەر ڕەگەزەکانی ئاو هەوا و ڕێژەی دابارین و پلەی گەرما. هەر بۆیە لەگەڵ بەرزبوونەوە لە ئاستی ڕووی دەریا پلەی گەرما نزمە بێتەوە. واتە بۆ هەر 100 مەترێک کە بەرزە بینەوە لە ئاستی ڕووی دەریا بە نزیکەیی ڕێژەی 0.65 پلەی سەدی پلەی گەرمادا دەبەزێت. بە نمونەیەک باسکەین، بە نمونە ئەگەر لە گوندی مالومە پلەی گەرما 0 بێ، ئەوە لە لووتکەیە ئەگاتە ناقص 6 و ناقص 5 پلەی سەدی. هەر بۆیە تاوەکو بەرزتر بڕۆین زیاتر بڕۆین لە ئاستی ڕووی دەریا و ڕێژەی بەفربارینیش بەم شێوازە زیاد دەکات. بۆی کات بە فڕۆنەین با بەردەوام بین. لەگەڵ بەرزبوونەوە لە ئاستی ڕووی دەریا خێرایی با زیاد دەکات و بەهۆی خێرایی باوە هێزی ڕاماڵینی هەوایی زۆرتر دەبێت و خاک لە بەرزایەکان تەنەکتر دەبێت. بەڵام لە دامینی شاخەکان بەهۆی کردداری نیشتنەوە ئەستورتر دەبێت.
سەبارەت بە ئاو هەوا یەکێکە لە گرنگترین ئەو ڕەگەزە سروشتیانەی کە کاریگەری گەورەی لەسەر شێوەکانی سەرڕووی زەوی و ئاو و خاک و ڕۆکی سروشتی هەیە بە جۆرێک جیاوازی لە دابشبوونی بڕ و جۆری ڕۆکی سروشتی لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە بەهۆی جیاوازی جۆری ئاو هەواوەیە. سەرمایەکی زۆر لێرە هەیە پێویستێ کرد کە تۆزێک ئاگر بکەمەوە و خۆم گەرم بکەمەوە و دووبارە بە پلانەکەم بچمەوە بۆی دڵنیا بم لەوەی کە بە سەلامەتیە چینە لووتکە و ئەگەڕێینەوە. دارەکانیش تەڕن. ناوچەکە سروشتێکی شاخاوی سەخت و جیاوازی هەیە و جیاوازێکی زۆر لە نێوان بەرزی و نزمی ناوچەکەدا هەیە. هەڵکەوتەی ئەسترۆنۆمی هەر ناوچەیە گرنگێکی زۆری هەیە لە لێکۆڵینە جوگرافیەکاندا چونکە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر گۆشەی شکانەوەی خۆر و ماوەی کورتی و درێژی شەو ڕۆژ. ئێمە شەو کە بەڕێکەوتین و هاتین بۆ ئێرە بەیانەکەی زوو بەفرێکی زۆر زۆرە باری گۆڕانکاریەکی لەپڕ ڕوویە بۆیە پێویستەکە زووتر بگەمە لووتکە و زووتریش بگەڕێمەوە دامێنی چیاکە نەوەک لار حاڵەتێکە گۆڕانکاریەکی لەپڕ ڕووبات و ڕێگەمان بیبەستێ و هاتە خوارۆمان زەحمەت بێت. هێستا خۆم گەرم کردوتەوە و هەموو شتێک باش و پێویستەکە وردە وردە بەڕێ بکەمەوە. هەروەکوتم چەند بەرەو بەرزتر بڕۆین ڕێژەی بەفرباری زیاترەکە ئەو تا بینن لێرەیە هێشتا ئەمە بنی بەفرەکە نیە دڵنیام بەفرێکی زۆر باریوە. پێویستیم بۆیە دەستکەشەکانم لا بەرنی سوود لە دەستم بین. Siła wiedza taka. Wiemy zero.
ئەگەر تێکڕای ساڵانە لە گوندی مالومە بڕی 750 میلیم بەف باران ببارێت ئەوە لە لووتکەی شاخی ئاسنگەران 1000 میلیم دەبارێت کە بە شێوەی بەفر دەبارێت و ساڵانە مەترێک بەفر لە لووتکەی چیاکە دەمێنێتەوە. هەروەکە بین ئێرە چەند قاچ زیاتر زەختکەم زیاترەکە و مەژە بەفرەکەەوە، بەڵام پێویستیم بەوەیە کە شوێن قاچی خۆم باشکەم و سەکەومە سەرتر. بەفربارین هەنگاوەکانە بەرەو شاخ کەمترەکە خاوترە کاتەوە، بەڵام بە تەکنیکی خۆی و شارەزایی توانی کەمتر ماندوو بیت و بتوانیت بە ئاسانی سەرکەیتە سەر شاخەکە. هەر بۆیە پێویست بە پەلە ناکە و پێویستە کات جێ قاچ بۆ دوای خۆت بکەیتەوە. شاخی ئاسنگەران و سەرجەم ئەو شاخانەی کەوتونەتە دەوروبەری شاخی ئاسنگەرانەوە هەمویان بە شێوەی لووتکەی سربەخۆن دۆڵی تەسک و قۆڵ لە یەکتری جیا کردوونەتەوە کە هەمویان دۆڵی قوڵ و دامێنی زۆر سەخت و لێژن. دۆڵەکانیش بە شێوەی بەردەوام ئەویان پیادا دەڕوات و لە دامێنی شاخەکانەوە چەندین کانی و کارێزی پڕ ئاو هەیە.